سلااو بینێرانی عزیز و خۆشەویست لەگەڵ هاوکارم گوڵناز لەگەڵتانین لێرەدا بە بۆنەی 28 گەلاوێژ ساڵڕۆژی هێرشی جنایەتکارانە و هەمەلایەنەی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان لە ساڵی 1358 دەقێکتان پێشکەش دەکرێت کە بە شێوەی پرسیار و وڵام داڕێژراو لەگەڵ هاوکارم گوڵناز دەخوێنینەوە بۆتان. لەلای منشەوە سلااوتان لێبێ بینەرانی ئازیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە دوای ناو بڕێکی کورد دەگەڕینەوە لاتە. و من اعلام می کنم که این قشرهای فاسد در سرتاسر ایران که اگر سر جای خودشون ننشینند ما به طور انقلابی با آنها عمل می کنیم، با مستکبرین و با کسانی که توطئه می کنند شمشیر را می کشت و 700 نفر را در یک روز چنانچه نقل می کنند از یهود بنی قریظه که نظیر اسرائیل بود و اینها از نسل اونها شاید باشند از دم شمشیر گذران. عزیزان لەم بەشەدا بابەتێکتان بۆ دەخوێنینەوە لە ژێرناوی دەورونەقشی سەرانی کۆماری ئیسلامی لە دەرکردنی فەرمان و فتووە و ئەنجامدانی ئەو هێرشەدا کە تایبەت بەم ڕووداوە ئامادەکراوە. پرسیارەکە ئەمەیە: ئاغای بەنی سەدر بڕوای وابوو کە فەرمانی جیهاد لەلایەن ئایەتوڵڵا خومینیەوە دەرەنجامی شەڕێک بووە و کەس ناتوانێت بەرامبەر بەو کەسانەی کە ئەم شەڕەیان هەڵگیساندووە چاو بنووقێن و بڵێ کە مافی ئەوەیان هەبووە شەڕ بخەنەڕێ. ئەو شەڕە کە ئاغای بەنی سەدر ئاماژەی پێدەکا چلۆن و کەی دەستی پێکرد، ئێوە وەکو کۆمەڵە ئەو ڕووداوە دیاریکراوە چۆن هەڵدەسەنگێنن؟ بەڵێ وەڵام بەم پرسیارە ئەوەیە، ئەوەی کە ئاغای بەنی سەدر بەرگری دەکات لە ڕابردووی هاوبەشی خۆی لەگەڵ خومینی و کۆماری ئیسلامی جێگەی تێگەشتنە و ئاماژەیە بۆ باوەڕی قوڵی ئەو بەو ڕێبازە کە هەرگیز وێڕای تەواوی ئەو بەڵانەی خومینی تووشی ئەو هاوکارەکانی کرد ئامادە نییە هێندەی نوکە دەرزیەک پاشەکشەی لێ بکات. ڕەنگە ئەم هەڵوێستە بۆ سەرمایەی دواڕۆژی ئاغا بەنی سەدر پێویست بێت. بەڵام خەڵکی کوردستان شانازی دەکەن بە خۆراگریان لە هەمبەر هێرشی هێزەکانی ژێردەسەڵاتی خومینی و بەنی سەدر و سەرجەم کاربەدەستانی ئەو کاتی کۆماری ئیسلامی و ئەو بەهاییەش کە لەم پێناوەدا ئەم بەهایش کە لەم پێناوەدا داویانە بەهای بەرگریکردن لە کەرامەتی ئینسانی خۆیان بووە. لێگەرە بە ئەم داخەشیان بێنێتە سوێکە ئەوان هەرگیز نەیانتوانی یعنی نانوێرا کە لاوەکانی کوردستان بکەنە خۆچی قوربانی گۆڕەپانەکانی شەڕی کۆنەپەرستانەی ئێران و عێراق کە ئەمە دەستکەوتی هەر ئەم خۆڕاگریە سەربەرزانەیە بوو. ئەو ڕووداوەی ئێوە ئاماژەتان پێکرد مێژووی دیاریکراوی خۆی هەیە و هێندەی کێوێک بەڵگەی حاشا هەڵنەگری لە پشتە. بەڵام پرسیارەکە ئەوەیە کە ئەگەر کەسانێکی دی شەڕی کوردستانیان دەست پێ کرد ئەی کێ شەڕی زانکۆکانی وەڕێخست؟ شەڕی تورکەمەن سەحرا لەلایەن چ کەسێکەوە سەری هەڵدا؟ هۆکاری دەستپێکی شەڕ لە بەندیخانەکان و کشت و بڕی زیندانیانی بێدفاع لە دەی شەسدا چێ بوو؟ خەڵکی کوردستان هەروەک سەرجەم خەڵکی ئێران لە دژی ڕژیمی شادا ڕاپەڕی بووە لە مانگە شۆڕژگەڕانەکانی ڕێبەندان و بە فرامباری 1350دا هێرشیان کردە سەر پایەگا ناوەندەکانی ساواک، ئارتەش و پۆلیسی شاو هەمویان چەکردن. ئەم ڕووداوە لە شارەکانی مەهاباد، سەردەشت، سنە، سەقز و باقی شوێنەکانی دیکە ڕوویدا. بەڵام خومینی و سەرکردەکانی بزوتنەوەی ئیسلامی کە دەیانزانی ئەرکی سەرکوتکردنی شۆڕش لە دوای ڕێبەندانی 1350ەوە لە ئەستۆی ئەوانە ڕێگریان لە بەردەوامبوونی شۆڕش کرد. بەرگری پایگای مەهابات و پایگای ژاندارمەری سنەیان لە بەرامبەر خەڵک بەهی خۆیان دەزانی و پاشماوەی هێزەکانی ڕژیمیشیان هان دەدا کە لە بەرامبەر خەڵکی شۆڕشگێڕدا بوەستن. بەم شێوەیە بوو کە ئەم پلانەی ئەوان کە لە سنە لەلایەن مەلا سەفدەریەوە ئاراستە دەکرا دەرەنجام نەورۆزی خوێنینی سنەی لێکەوتەوە کە بووە هۆی گیان بەختکردنی زیاتر لە 200 کەسی ئەم شارە. خاڵی دەستپێکی کۆکوژیەکانی ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشتوو لە کوردستان دەگەڕێتەوە بۆ بە فرامباری 1357 و نەورۆزی 1358 لە مەهابات و سنە. بەڵام دوجار وێڕای تەواوی پیلانەکان کوردستان لە ژێر سێبەری نگریسی پاشماوەکانی ڕژیمی شاو جێگرەوەکانی کە لە هەیبەتی نێونەرەکانی ئیمامدا بۆ کوردستان نێردرابوون ڕزگاری بوو وە کۆمەلگای کوردستان بۆ چەند مانگێک ژیانێکی ئازاد و تاڕادەیەک دموکراتیکی ئەزمون کرد. لە ئاکامدا لە 28 گەلاوێژی 1358دا
خمینی بە بیانووی پوچی بەدیلگیرانی ژنانی مسلمان لە مزگەوتی جامعی سنا فەرمانی هێرشی سەرتاسەری بۆ کوردستان ڕاگەیاند. ئەم هێرشە دوای 3 مانگ شکستی هێنا و ڕژیم بۆ هێزگرتنەوە و خۆ ئامادەکردنەوەی سەر لە نێ بۆ هێرش لەگەڵ نێونەرانی خەڵکی کوردستان هاتە سەر میزی گفتوگو. دەوڵەتی بازرگان شاندێکی تایبەتی نارد بۆ کوردستان. ئەم شاندا لە جیاتی دانوستان لەگەڵ نێونەرانی خەڵکی کوردستان کە پێک هاتبوون لە ڕێکخرا و لایەنە سیاسیە چالاکەکان دەستیان کرد بە دووبەرەکینانەوە و هەوڵیدا یەک ڕێزی شاندی نێونەرایەتی خەڵکی کوردستان لێک بترازێنێ کە بەداخەوە سەرکەوتوش بوو. کاتێک هێزەکانی خۆی سەر لە نوێ ڕێخستەوە دوای ئەوەی کە یەک ڕێزی ڕێکخراوە سیاسیەکانی تێکدا لە چەند قۆڵەوە هێزەکانی خۆی لە سەر سنوورەکانی کوردستان جێگیر کرد. لە قوڕوە و بیجارەوە بۆسنە، لە کامیارانەوە بۆسنە و لە ورمێەوە بووم هابات ئەمانە ئەو 3 قۆڵە بوون کە بۆ هێرش هەڵبژێردرا بوو. کۆمەڵە ڕاستیەکانی لەم بارەوە بە خەڵک دەوت و هەوڵی دەدا خەڵکی کوردستان بۆ ئەو هێرشەی کە بە دڵنیاییەوە لە ڕێدابوون ئامادە بکات. بەنی سەدر ئەگەر لەو سەردەمەدا تەنیا فەرماندەیەکی بێدەسەڵاتی هێزە چەکدارەکانی ڕژیمیش بووبێت، دانیکەم دەستی بە زانیاریەکانی تایبەت بەم ڕووداوانە ڕاگەشتووە. چاوەڕوانیەوە دەکرا کە دوای ئەم هەموو ساڵە بوونی لە تاراوگەدا دانیکەم کارێکی دەکرد کە کەمێک ویژدانی خۆی ئاسوودەتر بکە. بەڵام وا دیارە لە ئاینی ئەودا قسەوتن بە کۆمونیستەکان دەبێتە خێر بۆ دواڕۆژی و گەرەکێتی بەم شێوەیە توێشووی ڕێی خۆی کۆبکاتەوە. بەڵێ ئەمێ پرسیارێکی دیکە ئەوەیە ئاغای بەنی سەدر ئاماژە بە ناوی مەلایەکی کورد دەکات بە ناوی حەسەن ئەمینی کە گۆیە ڕۆڵی ڕاوێژکاری ئایەتوڵا خومینی و پێدانی زانیاری سەبارەت بە کوردستانی بۆ ئەو بووە. هەروەها بە پێی قسەکانی ئاغای بەنی سەدر ئەو ئاغای خومینی بۆ هێرش بۆ سەر کوردستان هانداوە. ئاغای ئەمینی کیە و چه ڕۆڵێکی لە ڕووداوەکانی دوای شۆڕش لە ناوچەی کوردستان هەبووە؟ بەڵێ وەڵام بەم پرسیارە ئەوەیە ئەم کابرایە هاوکاری نزیک و جێنشینی ئەحمەدی موفتیزادە بوو. موفتیزادە لە لایەنگرانی حکوومەتی ئیسلامی بوو کە بەهۆی سونی بوونیەوە زۆر زوو کەوتە بەر تووڕەیی خومینی و دوای ئازادبوونی لە زیندان گیانی لەدەستا. بەڵام ئەم کەسە ئاغای خومینی هەڵنەخەڕاند، بەڵکو بیداری سیاسی خەڵکی کوردستان شۆڕا و بنکەی گەڕەکەکان بەڕێوەبردننی ژیانی خەڵکی کوردستان بەدەستی خۆیان پێگەی هێزە چەپ و ڕادیکاڵەکان بوونی کوردستان بناوەندی دموکراسی و ئازادی و گەلێک دەستکەوتی مرۆیی بە نرخی دیکە بوو کە خومینیان هەڵخڕان. بوونی واها ڕەوتێک لە کوردستان لەگەڵ ئەو پلانانەی کە خومینی هەیبوو بۆ دروستکردنی ئێرانێک کە زیاتر لە 30 ساڵە خوێنی خەڵکەکەی دەمژێ یەکی نەدەگرتەوە. پرسیارێکی دیکە ئەوەیە کە ئاغای بەنی سەدر و تویەتی گەڵاڵەی شەشخاڵەیی کە لەلایەن حیزبی دموکراتی کوردستانی ئێرانەوە ئامادەکرا بوو لەلایەن شۆرای ئینقلابەوە پەسەند کرابووە. ئەو ئەمەی ڕاگەیاند بوو هەروەها ئاغای بەنی سەدر و تویەتی خۆ بەڕێوەبەری بیانووی ئەوان بووە و بۆ لە ڕاستیدا شتێکی تریان دەویست و شەڕەکەیان دەست پێ کرد. لە ماوەی نێوان پێشکەشکردنی گەڵاڵەی شەشخاڵی تا دەستپێکی شەڕ چی ڕوویدا؟ بەڵێ وەڵام بەم پرسیارەش ئەمەیە ئەم شتانی کە ئاغای بەنی سەدر دەیڵێت درۆیە و هیچ بنەمایەکی ڕاستی نییە. لەو ماوەی کە ئێوە ئاماژی پێ دەکەن شاندی نێونەراتی خەڵکی کورد کە پێک هاتبوو لە حیزبی دموکرات کۆمەڵە و ڕێکخراوی چریکە فیدایەکانی خەڵکی ئێران بە سەرپەرستی مامۆستا شێخ عەزەدین حوسێنی و ئەندامانی دەفتەرەکەی ئەو. ئەم شاندا گەڵاڵەیەکی 26 خاڵیان بۆ خۆ بەڕێوەبەری کوردستان پێشکەشی وەفتی دەوڵەتی ناوەندی کردبوو. ئەم وەفتە تەنیا 45 خولەک گفتوگوی ڕسمی لەگەڵ شاندی نێونەراتی خەڵکی کورد ئەنجامدا و باقی سەردانەکان و کاتی وەفتەکە بۆ دووبەرەکینانەوە و تێکدانی یەک ڕێزی شاندی نێونەراتی خەڵکی کورد تەرخان کرا. لە ئاکامدا لە ڕێگەی ئەنجامدانی دانوستانێکی تایبەتی لەگەڵ حیزبی دموکرات و لەسەر بناغەی گەڵاڵەی 6 خاڵی ئامادەکرا و لەلایەن ئەم حیزبەوە توانی لەم کارەیدا سەرکەوتوو بێت بەبێ ئەوەی بچووکترین بایەخێکیش با گەڵاڵەکەی ئەم حیزبە بدات. ئاغای بەنی سەدر ئەگەر تووشی لە بیرچوونەوە نەبوو بێت دەبێت لە بیری بێت کە وەفتی دەوڵەت و شۆڕای ئینقلابەکەی نەک هیچ گەڵاڵەیەکیان پەسەند نەکرد، بەڵکو تەنانەت لە قبولکردنی وشەی خۆبەڕێوەبەریش کە حیزبی دموکرات ئامادە بوو بە هەموو ناوەڕۆکێکیەوە پەسەندی بکات خۆیان بووە. دەڕاستی ئەوان کەڵکیان لە وتوێژ وەرگرت بۆ بەدەستهێنانی هەلی خۆ ئامادەکردن بۆ هێرش بۆ سەر کوردستان. هەروەها ئەوەشمان لەبیر نەچێت کە خومینی و بەنی سەدر ئەوانی تریش هێرش بۆ سەر کوردستانیان بە بیانووی ئەوەی کە گۆیا کۆمونیستەکان ژنانیان لە مزگەوتی سنە بەدیلگرتووە چەند مانگێک بەر لەم گەڵاڵە و توێژانە کە ئاغای بەنی سەدر قسەیان لێ دەکات دەستی پێکرد بوو و شکەستیشیان خوارد بوو.
مێژووی سات بە ساتی ئەم قۆناغە بە نووسراوە و بەڵگەبوونی هەیە ئاخۆ چەندە دەکرێت ئەقڵ و ئاوەزی خەڵک بەکایە بچیرێ. پرسیارێکی تر ئەوەیە ئەو فەرمانە ناسراوی کەوتی چەکمەکانتان دەرمەهێنن تا فیتنەی کوردستان کۆتایی پێدێت لەلایەن کام کاربەدەستی کۆماری ئیسلامیەوە ڕاگەندرا. ئاغای بەنی سەدر لە یەکێک لە توێژەکاندا لەگەڵ سایتی ناوەندی بەڵگەکانی مافی مرۆڤی ئێران ڕایگەیان وەها فەرمانێک لەلایەن خۆیەوە ڕەت کردوەتەوە بە درۆی حیزبە کوردیەکان ناوی بن. بۆ چوونی ئێوە چی؟ دەڵێ وەڵام بەم پرسیارە ئەمەیە هەڵبەتە بە وردی گەر بیڵێن ئەوتی قەیتانی پۆتینەکانتان مەکەنەوە تا فیتنەی کوردستان کۆتایی پێدێت. هێرش بۆ سەر کوردستان لە کاتێکدا ڕوویدا کە بەنی سەدر فەرماندەی گشتی هێزەکان بوو. ئەم ڕستەیە و هاوشێوەکانی ئاوێتەی هەڵسو کەوتە دۆن کیشۆت ئاساکانی ئەو سەردەمەی ئەو بوون. هەڵبەتە نابێت لە ڕاستیشدا لابدەین کە ئەو لە ڕاگەاندنی ئەم فەرمانەدا تەنیا دەستە چیلەی خومینی بوو هیچی تر. ئەو کاتە هیچ کەسێک حسابێکی ئەو تۆی بۆ بەنی سەدر نەدەکرد. ئەگەر مێژووی ئەو سەردەمە بەدەستی ڕژیمی ئیسلامی خۆی بنووسرێتەوە ئاوا شانازی ئەم فەرمانە بە ناوی خومینی دەنووسرێت و ئەگەریش بە گێڕانەوەیەکی زانستی واقعی بنووسرێتەوە بەنی سەدر لە پاڵ خومینیدا و هاوبەشی تاوانەکانی ئەو بە ئەشمار دێت. هەڵبەتە دەستەواژەی درۆزنی هەر لە ئاغای بەنی سەدر خۆی دەوەشێتەوە بۆ پێی کە لەو ئاینەداوە ئەو لە باوەڕی مندانێتی درۆزنی تەقیە و بە جۆرێک بەهادا دەنرێت هەر بۆیە بەدڵنیاییەوە ئەو بەم دەستەواشەیە دڵگران دەبێت. پرسیارێکی تر ئەمیر ئەوەیە کە دەوترێت کە ئێوە حیزبە کوردیەکان لە دوای پەسەندکردنی خۆبەڕێوەبەری لەلایەن دەوڵەتەوە هێرشتان کرێ سەر ستونێکی ئەرتش کە بە سنەدا تێدەپەڕی. ڕۆژەکانی سەرەتایی شۆڕش لە سنە پێکدادانی چەکداریتان وەڕێخست. ژاندارمریتان چەک کرد و هێرشتان کرێ سەر ناوەندی ئەرتش. ئێوە وەکو حیزبە چالاکە کوردەکان لەو کاتەدا ئەم ڕووداوانەتان چۆن شۆڕبەتە کرد؟ یەکەم ئەوەی کە قبولکردنی خۆبەڕێوەبەری لەلایەن دەوڵەتەوە درۆیە و هیچ بەڵگەیەک لەسەری جگەلەوەی لە مێشکی بەنی سەدردایە بوونی نییە. خاڵی دووهەم ئەوەیە کە ستونی ئەرتەش نەیدەویست کە بەسنەدا تێپەڕبێت بەڵکو ئەم ستونە و ستونەکانی بەردەوان هێرشی خۆیان لە کامیارانەوە دەست پێکردبوو وە گەیشتبوو نسنە. لە دەواازەکانی شاری سنەوە لەگەڵ شەپۆلی دەیان هزار کەسی خەڵکی دانیشتوو لەسەر شەقامەکان ڕوبەڕوو بوونەوە. ئەم ستونە ڕێگەیەکیان بۆ نەمابوو جگەلەوەی بەسەر لاشەی ئەم خەڵکەدا تێپەڕن. هەر بۆیە لە ڕێگەی خۆیان لایەندا تاکو بچن لە پایگاکە جێگر بن و لە کاتێکی گونجاوتردا دەستبن بە هێرشەکان. جگە لەمانە هەروەک گوتم ئەمە تەنیا ستونێک نەبوو کە لە دەواازەکانی کوردستان جێگر بوون و خۆیان بۆ هێرش ئامادە دەکرد. کۆمەڵە ستونێکی دیکەش لە قڕوە و بیجار و ورمەوە ئامادەی هێرش بوون. سێهم ئەوەی کە چەککردنی ژاندارمری بەشێک بوو لە درێژەی ڕاپەڕینی خەڵک لە دژی ڕژیمی شاو هاوشێوەی چەکردنی پایەگا و ناوەندەکانی تری ئەرتەشی شاو ناوچەکانی تری ئێران و نەک تەنیا لە سنە بەڵکو لە مەهابات و جێگەکانی تری کوردستانیش ئەنجامدرا. پرسیارێکی تر ئەوەیە کە بە بڕوای ئاغای بەنی سەدر شەڕێکە لە کوردستان دەستی پێکردبوو هیچ پەیوەندیەکی بە خۆبەڕێوەبەریەوە نەبوو و لە ڕاستیدا شتێکی تریان دەویست. دەی ئەگەر وایە ئێوە بە دیاریکراوی لەو قۆناغەدا چیتان دەویست بۆ کوردستان؟ بەڵێ وەڵام بەم پرسیارە ئەوەی خەڵکی کوردستان دەیانبینی کە سێبەری کۆنەپەرستی و سەرکوت و ڕەتکردنەوەی سەرەتاییترین ئازادی و مافەکانیان خەریکە وردە باڵ دەکێشێت بە سەرسەری خەڵکی ئێران و کوردستاندا دەستیان کرد بە بەرگری لە خۆیان لە هەمبەر سەرکوت و خواستی خۆبەڕێوەبەری و نەهێشتنی ستەمی نەتەوەیی چوارچێوە و سەنگەری ئەم خۆراگرێ بوو. خەڵکی کوردستان نیان دەویست بە دەستی بەسراوەوە ببرێنە شوێنی قوربانیکردن. ئەم خۆراگریە بە سوود و کاریگەر بوو. هاوسەنگیەکی هێزی دروست کرد کە تا بە ئەم ڕۆژ وەک چەقلێک لە چاوی کۆماری ئیسلامی ئێراندا چەقیوە. پرسیارێکی دیکە ئەمیر ئەوەیە کە ئایا هێرش بۆ سەر کوردستان لە 28 گەلاوێژدا چارە هەڵنەگر بوو؟ بەڵێ وڵام بۆ پرسیارە بەڵەیە لەبەر ئەوەی کە کۆمەڵگای کوردستان بەو ڕوونکردنەوەیە کە لە باری هەلومەرجی ئەو کاتیرا ڕژیمی ئیسلامی بۆی قبولکراو نەبوو. کوردستان ببووە سەرچاوی ئیلهام و دڵگەرمی بۆ بزوتنەوە شۆڕشگێرانە و خۆراگریەکانی سەرتاسەری ئێران. ڕۆژانە هەزاران کەس لە سەرتاسەری ئێرانەوە دەهاتن بۆ شارە کوردیەکان و لە نزیکەوە دەستکەوتەکانی خەڵکی ڕزگار بوو لە دەسەڵاتی ڕژیمی شایان دەبینی. هێرش بۆ سەر کوردستان بەشێک لە پلانی سەرکوتی شۆڕشی ئێران بوو کە ڕژیمیشە نەیتوانی بوو بە ئاکامی بگەێنێت و لە دوای نزیک بە 3 ساڵ سەرکوتی بەردەوام لە ئاستی ئێراندا کۆتایی پێنا، بەڵام لە سەنگەری خۆراگری کوردستاندا تووشی کۆسپات.
پرسیارێکی ترەوەیە ئێوە جگە لە ئایەتوڵا خومێنی ڕۆڵی کامیەک لە کاربەدەستانی تری ڕژیمی کۆماری ئیسلامی لەو ڕووداوە مێژوویدا بەرجستە دەبینن؟ بڵێ وەڵامەکە ئەوەیە تەقریبەن هەمووان لە خومێنیەوە بگرە تا دامەزرێنەرانی سوپای پاسداران و وەزارەتی اطلاعاتی کۆماری ئیسلامی کە دواتر بەرگی ڕفۆرمخوازیان پۆشی هەر هەمویان لەوەدا کە خۆراگری خەڵکی کوردستان دەبێت تێک بشکێنرێت تاکو حکوومەتی ئیسلامی جێگر بێت هاوڕابوون. پرسیارێکی تر ئەوەیە ئایا لە دوای شۆڕشی ئیسلامی لە ئێران و مانگەکانی دوای ئەو شەڕ و دەستبردن بۆ چەک بۆ حیزبە کوردیەکان وەکو کۆمەڵە و دموکرات دوایین ڕێگە چارە بوو؟ وەڵام بەم پرسیارەشەمە یەکەم نیشاندانی شۆڕشی دژە پاشایەتی لە ئێران وەکو شۆڕشێکی ئیسلامی نەواقعی و نە دادپەروەرانەیە. بەڵام لێ گەڕین لە شوێنێکی تردا دەکرێت باسی لێوە بکەین. بەڵام لە پەیوەند بە پرسیارەکەی ئێوەدا ئەم ڕاستیە حاشا هەڵنەگرە کە خەباتی چەکدارانە لەگەڵ هێرشی هێزەکانی ڕژیمی ئیسلامی بەسەر خەڵکی کوردستاندا داسەپات. خەڵکی کوردستان ئازادیان دەویست لەبەر ئەوەی کە شێلگیر بوون بۆ بەرگریکردن لە دەستکەوتە دیموکراتیکەکانی خۆیان کە لە ڕەوتی ڕوخاندنی ڕژیمی شادا بەدەستیان هێنابوو. ناچار بوون کە دەست بدەنە چەک. بەرگریکردن لەم ئازادیە بەبێ گیانبازی بەدەست نەدەهات. لەگەڵ هێرشی ڕژیم بۆ سەر خەڵکی ئازادی خواز و ڕێکخراوە سیاسیەکان لەسەر تاسەری ئێران دەیان هەزار کەس خرانە سیاچاڵەکانەوە ئەشکەنجەکران و لە سێدارە دران. بەڵام خەباتی چەکدارانە لە کوردستان سەنگەرێک بوو لە بەرامبەر هێرشی ڕژیمدا. لە ماوەی 8 ساڵ شەڕی کۆنەپەرستانەی ئێران و عێراق بەهۆی بوونی هەر ئەم شێوازە لە خۆراگری ڕژیم هەرگز نەیتوانی لاوانی کوردستان بە بەرفراوانی بەسەرباز بگرێت و لە بەرەکانی شەڕدا قوربانیان بکات. شەڕێکە بە سەدان هەزار گەنج و لاوی ئێرانی تێیدا لە ناوچوو. پرسیارێکی تر ئەمیر ئەوەیە کە وا پێدەچێت کە لە دوای پاشەکشێکردنی حیزبە کوردیەکان دژبەری کۆماری ئیسلامی بۆ ئەو دیێوی سنوورەکان و هەروەها دوای ساڵانێک لە هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی لێران هێشتا کەیش لەگەڵ خەڵکی کوردستان وەکو لە دوو هەڵسوکەوت دەکرێت و وا دیارەکە لە پێکهاتنی هەنووکەی ئێراندا خاوەنی مافی یەکسانی بۆچی؟ دەڵێ وڵام بە پرسیارە ئەمەیە یەکەم دەبێ ئەم خاڵە ڕوو بکەینەوە کە خەباتی چەکدارانە تەنیا یەک ڕەهەندی خەباتی خەڵکی کوردستان لە دژی کۆماری ئیسلامی بوو کە بە تێپەڕێنی کات کەوتە پەراوێزەوە. ئەگەرچی ئێمە بە پێی توانای خۆمان هەوڵمانداوە کە پۆتانسیێلی دەستپێکی سەرلەنێ وەک یەکێک لە شێوازەکانی خۆراگری خەڵک لە هەمبەر ڕژیم لە کات و هەلومەرجی گونجاودا بپارێزین. کۆمەڵە ناتوانرێ وەک ڕێکخراوێک هەژمار بکرێت کە لە تاراوگەی و دوورخراونەتەوە. لەبەر ئەوەی کە ڕەوتێکە کە لە ژیان و خەباتی هەر ڕۆژەی خەڵکی کوردستاندا بوونێکی هەستپێکرا و حاشا هەڵنەگری هەیە. نەهێشتنی ستەمینەتەوەی یەکێک لە داخوازیەکانی خەڵکی کوردستانە. بەڵام ڕژیم دەزانێت خەڵکی کوردستان لە هەمان کاتدا کە دەیانەوێت هاوڵاتیانی خاوەن مافی یەکسان بن دەشیانەوێت کە ناوچەی نیشتەجێبوونی خۆیان بەو شێوەی کە بۆ خۆیان دەخوازن بەڕێوە بن. لێرەدایە کە کۆماری ئیسلامی بەو ماهیەتە دژە خەڵکی و نادیموکراتیکەی کە هەیەی وها دۆخی قبول ناکات. کۆماری ئیسلامی ئەزمموی ساڵانی نێوان 58 و 59 لە کوردستاندا هەیە و دەزانێت کوردستانی ڕزگار بوو لە ستەمینەتەوەی دەبێتە ئیلهام بەخش و پشتیوانی خەباتی ئازادی خوازانەی خەڵک لە ناوچەکانی دیکەی ئێران و ئەمە ئەو شتەیە کە ئەم ڕژیمە بەرگەی ناگرێت. هەڵبەت ئەمە تەنیا خەڵکی کورد نین کە هاوڵاتیانی پلەی دوی ئەم وڵاتن. نەتەوەکانی دیکەی نیشتەجێی ئێرانیش کەم و زۆر لەوەها دۆخێکدان نەک تەنیا نەتەوەکان بەڵکو سەرجەم ژنانی ئەم وڵاتە بە پێی یاسا مرۆڤی پلەدوو دێناژمان. باقی خەڵکی ئێرانیش بە ژن و پیا و کورد و ناکوردەوە لە ئازادی و مافی ئینسانی خۆیان بێبەشکراون لە سەرپەیمانەوەی ئەم ڕژیمە لە گرێوی تەواوی ئەم بێ مافیانەدا بووە. پرسیارێکی تر ئەوەیە کە بە لەبەر چاوگرتنی ئەزمونونەکانی ڕابردوو ئێوە چه ڕێگا چارەیە بۆ چارەسەرکردنی کێشەی کوردستان لە چوارچێوەی ئێراندا پێشنیار دەکەن؟ بەڵێ وڵام بەم پرسیارە ئەمەیە کە بۆتانی دەخێنەوە لەم بوارەدا ئێمە بەرنمەیەکی نووسراوەمان هەیە کە بناغەی چالاکی ئێمە لەم بوارەدا لە کۆمەلگای کوردستانە. بنچینەی ئەم بەرنمەیە بریتە لە بەدیهێنانی بەڕێوەبەرەتی خەڵک لە نظامێکی دموکراتیکی شۆڕاییدا و لەوێدا مافی کرێکاران ژنان تەواوی چین و توێژە بەندەستەکانی کۆمەلگا پرسی ئازادیە دموکراتیکەکان و بابەتی قەرەبووکردنەوەی دواکەوتووی ئابووری و ڕۆڵی حیزبە سیاسیەکان بەوردی باسی دەکراوە. لە پرسی نەتەوەیدا بە شێوەی دیاریکرا و پێداگری لەسەر ئەوە کراوەکە بوونی ستەمی نەتەوەی بەردەوام هۆکارێک وە بۆ دواکەوتووی ئابووری و فەرهەنگی ئەم نەتەوەیە و خەڵکی کوردستان بەردەوام لە دژی ئەم ستەمە نەتەوەیە و بۆ بەدەستهێنانی مافی دیاریکردنی چارەنووسی خۆیان
دەستیان داوەتە خەبات. لەمڕۆوە لە کوردستانی ئازادکراودا مافی دیاریکردنی چارەنووسی خەڵکی کوردستان بە مانای مافی ئازادی جیاببوونەوە لە ئێران و پێکهێنانی دەوڵەتی سربەخۆ وەک یاسایەک ڕادەگەندرێت. ئەگەر بێت و بەڕەخساندنی ڕسمی کردەی و واقعی هەلومەرجێک کە لە بەرنامەی سەرەوەدا گونجێنراوە خەڵکی کوردستان بڕیار بدەن کە لە چوارچێوەی وڵاتی ئێراندا بمێنەوە لەوەها دۆخێکدا دەوڵەتی ناوەندی ئەرکە لەسەری کە سەرەڕای قبولکردنی سەرجەم مەرجەکانی ئەم بەرنمەیە هاوکات بە پێی سیاست و پلانداڕێژیەکی ئاگایانە دواکەوتویی ئابووری سەرچاوەگرت و لە بوونی هەڵاواردنی نەتەوەی بە تەرخانکردنی بودجە و پێویستیەکانی تایبەت بەم بوارانە قەرەبوو بکەنەوە. دواپرسیار ئەوەیە کە تکایە بە کورتی ڕۆڵی خاڵخاڵی لە کۆکوژی خەڵکی کوردستان باس بکە. بەڵێ وەڵام بەم پرسیارش ئەوەیە خەڵخاڵی نێردراوی تایبەتی خومینی بوو کە وەک حاکمی شەرع ئەرکی ئەوە بوو کە زیندانیە دەست بەسەرداگیراوەکان بەبێ ڕەچاوکردنی هیچ پرۆسەیەکی یاسایی لەو شوێنە لە سەدادا. خومینی دەستی ئەوی لە ئەنجامدانی هەر تاوانێکدا بە ئاواڵایی هێشتەوە. ئەو ڕۆژەی 29 گەلاوێژ 1358 گەیشتە کرماشان و لێوە چوو بۆ پاوە. یەکسەر سزای لە سێدارەدانی 18 کەسی لەم شارە ڕاگەیاند و بەرەبانی ڕۆژی دواتر هەمویانی گول لەباران کرد کە لە نێوانیاندا چەند مێر منداڵیشە بوو. خەڵخاڵی ڕۆژی سێهەمی خەرمانان ڕۆژ بۆ پایەگای مەریوان و ڕۆژی چواری خەرمانانی 1358 9 کەسی لەوێ لە سێدارەدا. ڕۆژی پێنجی خەرمانان بەرەو سنە ڕۆشت و سزای لە سێدارەدانی 11 کەسی دیکەی لە سنە دەرکرد و ئەم سزایی لە کاتژمێر پێنجی دوانی و ڕۆی هەمان ڕۆژدا لە فڕۆکەخانەی سنە ئەنجامدا. ڕۆژی شەشی خەرمانان چوو بۆ سەقز و 20 کەسی لە پایگای ئەم شارە لە سێدارەدا. ڕۆژی دواتر گەڕاوە بە تاران و راپۆرتی تاوانەکانی خۆی بە خومینیدا و لەو توێژەکانیدا ڕایگەیاند کە ئاژاوەی کوردستانی کۆتایی پێناوە. بەڵام لە کەمتر لە 3 مانگدا خۆراگری خەڵکی کوردستان ئەو بایەکە خەڵخاڵی چاندبووی کردی بە تۆفان و ئەرتەش و هێزەکانی خومینیان خستە سەر شوکە. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویست ئەم بابەتە کە وەکو پرسیار وەڵام پێشکەشتان کرا لەگەڵ گوڵناس خوێنمانەوە بۆتان لە ئارشیوی تەلەڤیزیۆنی کۆمەڵەدا بوو کە پێمان مناسب بووە پێویستمان زانی کە لەم ڕۆژەدا بۆتانی بخوێنینەوە کە هیوادارین بەدڵتان بووبێت و کەڵکی پێویستیشان لێ وەرگرتێت. ئەم بابەتەش بە بۆنەی 28 گەلاوێژ ساڵڕۆژی هێرشی جەنایەتکارانە و هەمەلایەنی ڕژیمی کوماری ئیسلامی بۆ سەر کوردستان بوو. سپاس بۆ ئەوەی خۆشەویست کە تا کۆتایی لەگەڵمان بوون ماڵاوە.